بەڕێزان لە شاری سلێمانی چالاکیەک بەڕێوە دەچێت لە بەردەم نووسینگەی پەرلەمانی عێراق پێکەوە دەچینە لای ڕاستی حەمامین پامنێری پەیام زانیاریمان پێ بدە ڕاستی بە کورتی زانیاری زیاترمان پێ بدە لەسەر ئەو چالاکیە چونکە کاتمان زۆر کەم لەبەر دەستە. حاکمەوەی تۆشە کوژێنمەوە. بەڵێ کە مەحموود سڵاو لێوە لای بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامداری 5 ساڵ تێپەڕە بێت بەسەر یادی داگیرکردنی شنگال و جێهێشتنی هێزە ئەمنە کوردیەکان کە لەو شوێنە بوون و ئێستاکە دوو گروپ هاتوونەتە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی عێراق و لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆبوونەتەوە بۆ ئەوەی کە داوای بێستەر و شوێنەکانیان دەکەن و داوای ڕۆفاتی کەسوکارەکانیان دەکەن کە لە دوای ڕووداوەکەی 3 ئابی 2014ەوە بێستەر و شوێن بوون من بە کورتی یەک نەفریان بدوێنم سڵاوتان لەبێ ئێوە ئەمڕۆ داوای چیەکەن؟ سڵاو لێوەش ئێمە ئەمڕاتین گرتبوونەوەکمان ئەنجام داوە ناڕەزایەتی ئێمە لە بەرامبەر بێدەنگی و بێهەڵوەستی حکوومەتی هەرێم و هەروەها تەواوی باشووری کوردستانی لە بەرامبەر ئەو لە بەرامبەر ئەوەی کە بەسەر شنگالە هاتووە بەرامبەرەوەی کە نزیکی زیاد لە 30,000 ژن و کچ و مناڵی یەزیدی لە ژێردەستی داعشتان تاوکو ئێستا نە حکوومەت نە خەڵکی باشوور هەڵوەستی ئەنجام نەداوە. زۆر سوپاس کە مەحموود ئەمە زانیاریەکەی لەمون لەگەڕێمەوە لای بەڕێستان. بەڵێ سوپاس بۆ پەیامنێرمان ڕاستی حەمامین لە شاری سلێمانیەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتینە کۆتاییم گەشتەی هەواڵە سیاسیەکان سوپاس کە بینەر و بیسەرمان بوون. ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.